إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خوشويست، خوشك برا برزكانم، ئەمڕۆ باسی ڕەوشتێکی تر ئەکەین کە پێویستە هەموو خوشک و برایەکی مسلمان لە خۆیان جێبەجێ بکە، ئەویش التواصي بالخير. واتا وەکو ئیمامی ابن القیم ئەفەرمێ هو أمر الغير بالخير والعمل الصالح. واتا فرمان كردن بخلقي كوا چاکو کردوی باش انجام بدن. ام تواصیه لقرآنی پیروزه لزور شوێنە خوای پەروەردگار باسی کردووە. ئەگەر تەماشای ژیانی پێغەمبەرەکان بکەین، لەوێ لە زۆر شوێنە باسی ئەوە ئەکا کە وەسیەتیان کردووە. ووصى بها إبراهيم بنيه ويعقوب. و لە چەندین شوێنی تریشە باسی وەسیەتی پیاوچاکان و ئەولیاکان ئەکا، وەکو وەسیەتەکانی لوقمانی حەکیم بۆ کوڕەکەی. خوای تعالی سورەتێکی لە قورئانەدا بەزاندووە، سورەتەکە بە ئایەت و بە وشە کورتن، بەڵام سورەتەکە زۆر مەزنن. خوای پەروەردگار ئەفەرمێ والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر. سي آياته، بلام معنى كاني زور قورا. حتى إمام الشافعي رحمة إخوائي لي بأفرمي أقل خلقي لو فكر الناس كلهم في هذه السورة لكفتهم. أقل خلقي بجواني بير لم سورة تبكنا بس يعني بالراسي منهجك يجيانا خوي تعالى سوين أخوة بكات چونکە کات و ڕۆژگار زۆر گرنگن خۆشەوی سەکانم. ئێمە لەم ژیانی دنیاە خۆمان ژیانمان بریتیە لە کات، ئەو ژیانی کەتیایە ئەژین بریتیە لە کات. تۆ لەم ژیانە 60 ساڵ تا 70 ساڵ ئەژێی ئەگەر خوا تەمەنت درێژکە، چونکە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەمەن درێژەکانیان لە بینی 60 و 70 ئەوە کاتە. هەشە کەمتر، هەشە تۆزێ زیاتر، ئەمە کاتە خۆشەوی سەکانم. ساڵ بریتیە لە 365 ڕۆژ، و ڕۆژیش خۆتان ئاگدارن بریتیە لە 24 ساعات، و ساعاتیش بریتیە لە 60 خولەک، و گشت خولەکێکیش 60 سانیەیە. کەوابوو چرکەکانی ژیانت لەگەڵ ترپەکانی دڵتا ئاگادار تەکاتەوە، پێت ئەڵێ تۆ بەرەبەرە لەم دنیاە کەمەکەی بەرەو ئاخرەت ئەڕۆی. هەمووی ئاگادارکردنەوەیە، یعنی فریای خۆت بکەوە. خوای تعالی سوێن بەکاتە خوا ئەفەرمێ والعصر. طبعا سوێن خواردنی خوا بە غەیری خۆی بە مەخلوقاتە گەورەکانی لە قورئانە زۆر هاتووە، بەڵام ئایا ئێمە ئەتوانین سوێن بە غەیری خوا بخۆین؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەدەغەمان لێکا بە غەیری خوا و صفاتەکانی سوێن بخۆین. ئێمە بۆمان نییە بە غەیری خوا و صفاتەکانی سوێن بخۆین. قەدەغەی لێکراوە لە چەندین حەدیثی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم، بەڵام خوای تعالی خۆی سوێن بە مەخلوقاتە عەظیمەکانی ئەخوا. یەکێک لەوانە ڕۆژگارە. خوای تعالی فەرمێ والعصر إن الإنسان لفي خسر. دوای ئەوەی سوێنی خوارد دووبارە تەئکید دەکاتەوە بێگومان هەموو مرۆڤەکان لە خەسارەومەندیان،
ئاگات لە خۆت بێ إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر. إلا أو مرۆڤانە نەبێ کە چوار مەرجیان تیا جێبەجێ ئەبێ، یەکێکیش نا ئەبێ هەر چواری، دویش نا ئەبێ هەر چواری، سێیش نا ئەبێ هەر چواری، هەر چواری لە تۆیە ئەبێ بێتە دی بۆ ئەوەی خەسارەمەند نەبی. یا زۆر گرنگە، بۆیە ئیمامی شافعی فەرمێ ئەگەر بیری لێ بکەیتەوە ئەمە بەستە، بیری لێ بکەیتەوە بەستە. إلا الذين آمنوا حق بناسي ڕێگای خوا بناسی و ئیمانیشی پێبێنی، ئەوە یەک. ڕێگای خوا بناسی و ئیمانیشی پێبێنی، ئەوە یەک. دووهەم عملی صالح بکەی لەسەر ئەو ڕێبازە حەقەی کە ناسی، پێویستە عمل بکەی، بەتەنیا ئیمان کافی نییە ئەگەر عملی صالحی لەگەڵا نەبێ. خەڵکانێکن شایەتمان ئەهێنن بەڵام عملیان نییە، ئەوە سوودی نییە. ئیمان بەبێ عمل لە منهجی ئەهلی سنە و جەماعەیە یعنی فەرقی نییە، کافری. بۆیە ئەفەرمێ إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر. ئیمان ناسینی ئیمان، ناسینی خوا و پەیڕەوکردنی منهجەکەی بە عملی صالح، و پاشان خەڵک بانگ ئەکەن بۆ لای حەق، بۆ لای ڕێگای ڕاست، یعنی خۆیان لەسەر ڕێگا ڕاستەکەن و خەڵکی بۆ بانگ ئەکەن. چونکە ناکرێ من خۆم لەسەر ڕێگایەکی لار بم و بە خەڵک بڵێم لەسەر ڕێگای حەق بن، ناکرێ، شتیوان نییە. ئەبێ خۆم لەسەر ئەو ڕێگایە بم، ئەو جا خەڵکی بۆ بانگ کەم، ئەگەنا کەس باوەڕم پێ ناکە، کەس باوەڕم پێ ناکە. بۆیە مەرجی سێیەم ئەبێ لەسەر حەق بن و خەڵکی بانگ کەن بۆ لای حەق، و پاشان خۆیان ئارامگر بن و خەڵکیش بانگ کەن بۆ ڕێگای ئارامگری. چونکە ڕێگای حەق خۆشەویستەکانم، ڕێگای ئیسلام پڕ لە دڕک و داڵ، ناڕەحەتی زۆر تایە، بۆیە ئارامگری گەرەکە. بۆوە نەبێ ئەوانەی لەسەر ڕێگای باتڵ و نەفامین ئەوانیش ناڕەحەتیان توش نەبێت، جاری وایە لە من و تۆ زیاتر تووشیان نەبێت. و نەبێ ئەوان سەبر ناگرن، سەبری شەگرن، بەڵام سەبر لەسەر کوچەڵی باتڵ ئەگرن، لەسەر حەق سەبر ناگرن. بەڵام من و تۆی مسلمان ئەبێ دوای ئەوەی خوامان ناسی ئەبێ لەسەر ڕێبازەکەی خوا بڕۆین، عملی پێ بکەین و خەڵکیش بانکەین بۆ لای حەق و ڕاستی، و ئامۆژگاری یەکتریش بکەین کە بەردەوام بین لەسەر ئەو حەق و ڕاستی و سەبر بگرین حتا ئەگەینە لای خوای پەروەردگار. ئەم چوار شەرتە ضرورە. بۆیە خوای تەعالی فەرمێ وتواصوا بالحق وتواصوا بالصبر. ئاگاتان لێی بێ خۆشەویستەکانم، زۆر زۆر گرنگە ئەم بابەتە. هەروەها خوای تەعالی لە قورئانی پیرۆزە فەرمێ ووصينا الإنسان بوالديه إحسانا. وصیەتمان کردووە بە مرۆڤ کەوا لەگەڵ دایک و باوکیا باش بێ. لەوانەیە سێکێ بڵێ ئاخر باوک و دایکی من مسلمان نین، ڕێک و پێک نین. خوای تەعالی فەرمێ وإن جاهداك لتشرك بي ما ليس لك به علم فلا تطعهما. ئەگەر هەوڵیاندا کەوا تۆ بگەڕێنەوە لەسەر ڕێگای ڕاست و ڕێگای حەق، بە قسەیان مەکە، بەڵام وصاحبهما في الدنيا معروفة. مادام دایک و باوکتن هەر ئەبێ بە چاکی معاملەیان لەگەڵا، حتى ئەگەر خوا فەرمێ ئەگەر هەوڵیاندا تۆ لە ڕێگای حەق لادەن بۆ شرک و بێباوەڕی، تۆ هەر چاک بە لەگەڵیانە، بە قسەیان مەکە، بە چاک بە لەگەڵیانە. ئەوە زۆر گرنگە. لە سنەتی پێغەمبەریش صلی الله عليه وسلم ئەم وەسیەتکردنە زۆر هاتووە. من هەندێک نمونەتان عەرز دەکەم. یەکێک لەوانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ئاخر ژیانیا پێش ئەوەی وەفات کە جەختی لەسەر ئەم خاڵا کردو، ئەی فەرموو استوصوا بالنساء. وەسیەتی پێمانە کرد ئاگاتان لە ژنەکانتان بێ، ئاگاتان لە ژن بێ، نەک هەر ژنی خۆت، ئاگات لە دایکت بێ، ئاگات لە خوشکەکەت بێ، ئاگات لە کچەکەت بێ، ئاگات لیان بێ و زوڵمیان لێ مەکەن، تەعدایان لێ مەکەن، میراتەکانیان مەخۆن. ئەو بەشە میراتی کە بۆیان دیاریکرا و خوشکە، بەشە میراتەکەی نەخۆی. دایکتە ئاگات لێ بێ، ئاگات لێ بێ، ئەمانەتە دایک. بەهەشت لە ژێر پێی دایکانایە، ئاگات لە خۆت بێ، بەهەشتی خۆت لە دەست مەدە، خۆت مەخە ئاگری جەهەنەمەوە بۆی زوڵم لە دایکت بکەی یا ڕێزی لێ نەگری. ئاگات لە خێزانەکەت بێ، خێزانەکەت ئەمانەتی خوایە لای تۆ، دایک و باوکی پەروەردەیان کردووە بە چی حاڵێ، تۆ خۆت سیر کە کاتێک کچەکەت پەروەردەکەی بە چی حاڵێ، ئەو ئەمانەتەی خستۆتە ژێر دەستی تۆ، تۆش زوڵمیان لێ مەکە، زوڵم لە ژنەکەت نەکەی. ئامان ئەو ژنت بە شێوەیە پەروەردەکراوە، زۆر نازدار پەروەردەکراوە، ئامان تۆ زوڵمی لێ نەکەی. ئەگەر وەکو دایکی و باوکی پێ ناکرێ هیچ نەبێ، زوڵمی لێ مەکە، حەق و مافەکانی بدە. ئەوە وەسیەتی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم لە ئاخر تەمەنیا. چونکە ئەیزانی لە ناو ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەسانێک دروستە بن نوێژەکەن، ڕۆژوە گرن، لەوانەیە حەجیش بکەن، لەوانەیە ساڵیەک دوو جار بچن بۆ عومرە، بەڵام زوڵم لە ژنەکانیان نەکەن. خەڵک هەیە تەلەفۆن بۆم نەکە، ئەڵێ مامۆستا ئەسڵەن یعنی هەر وەک
يعني وەک یەکێ لە مناڵەکانی خۆی حساب بۆ من ناکە، هەری وەکو یەکێ لە مناڵەکانی، وەکو مناڵێکی بچووکی خۆی لە مەسروفە، لە ڕێزلێنانە، لە ئیحترامەت خۆ معقولە تۆ مناڵەکەت مناڵە کە مناڵی لەوانەیە ئەو ژنە یان ژنێکی تر بێت، ئەو مناڵە فەزڵ دەی بەسەر ژنەکەتە، یعنی معقولە مناڵ فەزڵ دەی بەسەر ژنە، یا هەنێ ژن هەیە مناڵەکانیان فەزڵ دەن بەسەر پیاوەکانیانە. حیفە ژن و پیاوێک ئەگەر عاقڵ بن و ژیر بن نابێت یەکتری بگۆڕنەوە، نە بە مناڵ نە بە کەسی تر. یەکێکی تر لە وەسیەتانە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەسیەت ئەکا سەحابەیەکی پێغەمبەری خوا دوو سێ جار لەسەر یەک بە پێغەمبەری فەرموو ئەی پێغەمبەری خوا وەسیەتم پێ بکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی تووڕە مەبە. دووبارەی کردەوە، سێبارەی کردەوە، پێغەمبەری خوا هەر فەرمووی تووڕە مەبە. چونکە بەڕاستی تووڕەبوون کردنەوەی دەرگای هەموو شەڕ و خراپەیەک. تووڕەبوون زۆر زۆر خراپە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەسیەتێکی پێ کرد ئەگەر ئەو کەسە ئیسفادەی لێ بکە بەسێتی بۆ ئەوەی لە ژیانە حتا ماوە بەختەوەر بێت. چونکە تووڕەبوون نەکبەتیە و بەدبەختیە بەڕاستی خۆشەویستەکان و دەرگای هەموو خراپەیەکە. یەکێکی تر لە وەسیەتانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەسیەتی کرد بە ئێمەی مسلمان، عائشە خوای لێ ڕازی بێ ئەگێڕێتەوە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ما زال يوصيني جبريل بالجار حتى ظننت أنه سيورثه. پێغەمبەری خوا وەسیەتی بە ئێمە کرد کە ئاگاتان لە دراوسەکانتان بێت. جبریل وەسیەتی پێ ئەکردم، پێ ئەوەندە دووبارەی کردوەوە جبریل بۆم کە ئاگات لە دراوسێ بێ، ئاگات لە دراوسێ بێ، حتا وا تێگەیشتم ئەموت بەخوا دوایی تێتەوە بۆ جارێکی تر ئەڵێ ئیتر دراوسێ میراتی دراوسەکەیە بە، یعنی گومانم وا ئەبەر ئەوەندە تاکید کرد ئەموت ئیتر معنای وایە ئیتر ئەگەر وا بڕوا جبریل دێ پێم ئەڵێ کە ئیتر دراوسێ میراتی دراوسەکەیە بە، یعنی کاتێ پێغەمبەر وا فەرمی یعنی ئیتر دراوسێ حسابی براو خوشک و باوک و دایک و کوڕ ئەولادی خۆتی بۆ بکەن. پیاوە گەورەکان بە باوک و پیرەژنەکان بە دایکی خۆت بزانە، ئەوانەی لە تەمەنی خۆت و هاوهینی خۆن بە برای خۆتی بزانە، بە خوشکی خۆتی بزانە، ئەوانەشن کە مناڵی دراوسێکەت بە کوڕ و ئەولادی خۆت بزانە. ئەوەندە دراوسێ گرنگە. بەڵام زۆربەی ئێمە خوا پەنامەندە لە مافی دراوسەیە کەم تەرخەمین بەداخەوە زۆربەمان حەلەنا ئەم مەجلیسە مسلمان وا هەیە باوەڕ بکە لە حەقی دراوسەیە ئەیوت دراوسەکەمان ماوەیەکی زۆرە ئاودەسەکەیان بۆنی دێ بۆنێکی زۆر ناخۆشی دێ، زۆر ئیزعاجمانی کردووە، حتا ناتوانین بێنە ناو حەوش، ئەوەنە ئیزعاجمانی کردووە. ئەویت بەس لەبەر خاتر ئەوەی کە دراوسەیە و خوا ئەمری کردووە باش بین بەرامبەر دراوسەکەی، والله لە ڕوو ناتە پێی بڵێم ئاودەسەکەتان بۆنی لە ڕوو نهات. هەشمانە خوا پەنامان بدە سەیری ناموسی دراوسەکەیەکە، تعدا لە مناڵەکانیەکە، خراپە بەرامبەر خۆی ئەکا، لەوە ئەچێت لەبەر خاتری مناڵ دوو مناڵەیەک و ئاوات لە مەقاڵەیەکیان بێت لەوە چێکوتە خەڵگرن لە یەکتری یا بکەنە تفەنگا لە یەکتری. بۆ کەم دراوسێ لەگەڵ دراوسەکەیان شەڕی کردەوە، سەریەکیان شکانوە، بەڵکو گەیشتۆتە کوشتن جاری وا هەبووە. هەیە بەداخەوە خۆشیان بە موسڵمان ئەزان بەداخەوە. ئەویش وەسیەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. یا ڕەبی خوای بەخاتر ناوجوانەکانی خۆت ئیسلاحمان بکەی، هیدایەتمان بدەی، دامەزرامان بکەی لەسەر دیندارەتی، لەسەر ئیسلامەتی. یا ڕەبی خوای بەخاتر ناوجوانەکانی خۆت بەخاتر ئیسمی عەظەمی خۆت لەو کەسانەمان بگێڕی کە لەسەر ڕێبازی پێغەمبەر ئەچن، پێغەمبەرانە ئەژێن. یا ڕەبی خوای ئەو وەسیەتانەی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێمانیان کردووە بتوانین جێبەجێ بکەین، یارمەتیمان بدەی یا رب العالمین. یا ڕەبی خوای لەیلا نەدەین، یا ڕەبی خوای ڕەحم بە مردوەکانمان بکە، یا ڕەبی خوای شیفای نەخۆشەکانمان بدە، بە تایبەتی ئەو نەخۆشانی کە داوای دوعای خێرمان لێکەن دائیمەن. یا ڕەبی خوای ڕەحمیان پێ بکەی، شیفایان بدەی یا رب العالمین. یا ڕەبی خوای بەخاتر ناوجوانەکانی خۆت ئیسلاحی حاڵمان بکەی. یا ڕەبی خوای لەم قاچی قڕی و گرانی و ناخۆشیە کە بە زۆر کاربەدەستان سەپاندیانە بەسەر ئێمەیە، خوای ڕزگارمان بکەی. یا ڕەبی خوای هیدایەتیان بدەی، یا ڕەبی خوای هیدایەتیان بدەی، یا ڕەبی خوای هیدایەتیان بدەی. خوای ئەگەر هیدایەتیش وەرناگرن یا ڕەبی خوای لە کۆڵ ئێمەیان بکەیتەوە، ئێمە دوعای خراپتریان لێ ناکەین، لە کۆڵمانیان بکەیتەوە. یا ڕەبی خوای ئەگەر خەممان ناخۆن و لە خەمی ملەتانین خوای لە کۆڵمانیان بکەیتەوە. یا ڕەبی خوای ئەم ملەتە فەوتیا بەڕاستی ژیان بەم شێوە نابێ. یا ڕەبی خوای هەمویان ئەوانەی عێراق و ئەوانەی ئێمەش ئەگەر خەمی ئێمە ناخۆن یا ڕەبی خوای لە کۆڵمانیان بکەیتەوە. یا ڕەبی خوای بەخاتر ناوجوانەکانی خۆت کوردستان لە بەڵاو موسیبەت و ئەو فیتنانەی کە ڕووی کردوێتە دەور بەرمان بپارێزی یا رب العالمین. ئامین ئامین. آمين آمين. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون.
خوش سكان مكي كتير وصيتكان في غمري خوش ويسمان صلى الله عليه وسلم زور وصيتكان والله مهر أوابو تالي دهم عرساني بكم أو وصيتك في غمري خاص الله صلى أبو هريرة كردوتي أفرمي دوست خوش ويسكم رسول الله وصيتي فيك بس يشد كوا هرجيز وازيان لينيانم حتى أمرم صوم 3 أيام من كل شهر روجو قرتني سير روج لهمو مانيكا همو مانيكي ديني مانيكي إسلامي همو مانيك سير روج روجي تابقرم همو مانيك سير روج روجي تابقرم وصلاة الضحى ونوجي تشيشتنقا نوجي تشيشتنقا لكات دعاء ويخور درجة بتشاركيك حتى بيشني من ربع 20 دقة أو لو بين نوجي كي دوركات نوجي بي وتري نوجي ضحى اگر انسان بیکات زور چاکە لە دوو شەتوانی زیاتر بکەیت توانی 4 بکەیت توانی 6 بکەیت توانی 8 بکەیت زۆر چاکە ئەو نوێژە و خێر و پاداشتی زۆر گەورەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وصیەتی بە ئەبو هورەیرە کردووە قەت لە دەستی نەدا ونوم على وتر وشوان پێش ئەوەی بخەوم نوێژی وتر بکەم پێش ئەوەی بخەوم نوێژی وتر بکەم یعنی ویترەکەم کردووە و بە ویترەکەوە بخەوم لە ڕیوایەتی ترا وأن أوتر قبل أن أنام ويتر بكم بيشوي بخو أم سي وصيتا في غمري خاص الله صلى الله عليه وسلم أبو هريرة هاوري كدوتي